غەشکردن و فێڵکردن لە شایەتیدان لە بڵاوکردنەوەی ئەخبار و ئەوانەی کە ئەمڕۆ خەریکی بواری ڕاگەیاندنن خەڵکێکی زۆر ئیسا ئەو ڕاگەیاندنانە کە هەیە خۆشەویستەکانم کەناڵە ئاسمانیەکان پەیجەکان ئەوەی کە ئەمڕۆ لە بواری ئەنتەرنێت و ئەوانە خەڵکیان خەڵەتاندووە ئەوانە کوڕەکەنە سەر خەڵکە لە کاتی ئینتخاباتە درۆ لەگەڵ خەڵکە ئەکەن لە هەموو کاتێکە ئەو عالەمەیان سەریان لە عالەم تێکداوە قوڕیان کردوتە سەر ئەو خەڵکە ئێمەش بۆمان دەرەکەوێ ئێستا بۆ نمونە هەواڵێ بڵاوەکەنەوە ئەزانین درۆکە دوای ماوەیە دەرەکەوێت درۆکە بەڵام ئەو عالەمە سبحان الله ئێژی بەنج کراوە ئێژی مێشکی تێک دراوە دوای ئەوە هەم گوێ لەوان ئاگرێتەوە سبحان الله هەموو جارێ ئەمان خەڵەتیان دوای هەمە ڕۆینەوە بەلایەن لا حول ولا قوة إلا بالله شایەتی لە محکەمە شایەتیدانی درۆ لە گەورەترین تاوانەکانە زەلام هەیە شایەتی درۆی داوە حەقی خەڵکی فەوتاندووە کابرایەکی ناحەقی کردوتە حەق حەقدارێکی کردوتە ناحەق دەسەیەکەوە چی مصیبەتێکە دێ بۆ لای ئێمە مامۆستا بەخوا لە محکەمە کابرایە کات ڕوویگیر بووم شایەتیەکم بۆیدا ئایا چەندێک کەفارەتەکەی بدەم ئەوێ بە 3 ڕۆژ ڕۆژوو یا بەناندانی 10 فەقیر نەجاتی ببێ وا ئەزانی ئەمە سوێن خواردنە کیسە بۆ نمونە من سوێنێکە خۆم لەسەر مەسئلەیەکی بەسیط درۆی تیاکەم دوایی دەرەکەوێ وان نییە سوێنەکەی من هەڵە بووە بۆم دەرەکەوێ هەڵە بووە ئەوە من نانی 10 فەقیر ئەکەوێتە سەرم ئەگەر پارەمیش نەبێ 3 ڕۆژ ڕۆژوو بەڵام تۆ ڕۆی لە محکەمە درۆکەی ئەوەیە مینی الغەموسە ئەوە لوستەکە لەناو ئاگری جەهەنەمە ئەوە هەرچی ڕۆژانی ژیان تێ ڕۆژوو بگری قیمەتی نییە چکە تۆ حەقی خەڵکێکت خواردووە ئەوە زۆر خەتەرە لا حول ولا قوة إلا بالله